قسە بکەین لەم تارە لەسەر ڕووکاری بیناکان ئەوەی کە لە بیناکانە ئێستا ئەیبینین سیمایەکی جوانی داوە بە شارەکانمان بەڵام هەندێک جار کاتێکە ڕووکاری بینایەک یان باڵەخانەیەک دەبینین ئەم پرسیارە لە لامان دروستە بێ بەڕاستی ئەمە تا چەند بۆ بواری ئەندازیاری تەلارسازی ئێمە گونجاوە تا چەند ڕنگ و بۆنێکی کوردانی پێوە دیارە و ئایا ئەسڵم پێویست دەکات بۆ نمونە ئەم بیرکردنەوەی لەنێو خەڵکا هێشتا مابێت کە ئەبێ لەگەڵ فەرهەنگ و کەلتور و ئەندازیاری تەلارسازی ئێمە بگونجێت یاخود نا جا لەسەر ئەم بابەتە قساکەن و لەسەرەوەی کە ئایا بەڕاستی ئەم پرسیارە تا چەند ئەبێت بیری لێ بکەنەوە کە بەجێیە بۆ ئەوەی کە لەسەر ئەم بابەتەش بدوێ میوەندارەتی زۆر بەڕێز ڕێژنا عوسمانمان کردو کە بەڕێزیان مامۆستای زانکۆن و ئەندازیاری تەلارسازی شون مامۆستا ڕێژان سڵاوت لێبێ زۆر بەخێر بیت سڵاو لێەوەش سڵاو لە بینەرانی کورسات زۆر بەخێر بێ مامۆستا ڕێژان ئەمە زۆر جار کاتێککە دیوی دەرەوەی بیناکان ڕووکارەکەیان ئەبینین زۆر بە شێوازێکی جوان لە ئێستای گرنگیان پێ ئەدرێت و دیزاین دەکرێت بەڵام زۆر جارلانەی ئەم پرسیارە لە لای ئێمە دروست بێت ئێمە ئەچینە ناو خودی بیناکانەوە ئەبینین هێشتا ڕەنگ و بۆنێکی کوردانەوە ئەوەی کە لە قوڵای خۆمان هەیە بە ئەم بینانەوە دیارە بەڵام دیوی دەرەوەیان بابەتێکی تر و قەزەیەکی ترمان بۆ باس ئەەکەن زۆر سەردەمیانە تر و جیاوازترە لەگەڵ کەلتور و تەنانەت ئەندازیاری تەلارسازی ئەوەی کە لە لای خۆمان هەیە ئەمە تا چەند بەڕاستی ڕێگە پێدراوە ئەم جیاوازە یاخود ئەم پرسیارەکە وا بکەم کە تا چەند ئەبێ یەکگرتنەوەیەک هەبێت لەگەڵ فەرهەنگ و کەلتور ئەوەی کە لە دیوی دەرەوەی بیناکانە هەیە بەڵێ زۆر سپاس بابەتەکە بابەتێکی زۆر گرنگە بە تایبەتی لە مەجای تەلارسازیە و مێژووی تەلارسازیە ئەگەر ئێمە بە شێوەیەکی سادە باسی ڕووکاری دەرەوەی بیناکان بکەین ئەتوانین بڵێن واجهەی بینایە ڕووکاری دەرەوەی بینایەکێکە لە عناسیرە هەرە گرنگەکانی بینایەک یا سترەکچەری هەیکەلی بینایەک کە توانین بڵێن تعریفی بیناکە ئاکات ئەگەر دیقەت بین هەر یەکێک لە بیناکان کە سێری واجهەکانێکین لەوانەیە کەسێکی سادەش ئەگەر دوور بێت لە یعنی ئەندازیار نەبێت توانێت لێ تێبگات یعنی کە سێری ڕووکاری خستەخانەیەکە کاتوانێت بە سترەکچەرەکەی تێبگات سێری مەکتەبێکە کا دەتوانێت تێبگات سێری بینای ئۆفیسێکە کات یاخود مۆڵێکە کا دەتوانێت لەیەکی جا بکاتەوە بەڵام ئەم جاکردنەوەی زۆر گرنگە وەکو جەناب لە پرسیارەکە یاوتە ئێمە چۆن بیگونجێنین لەگەڵ کەلتوری خۆمانە کەواتە ئەتوانین ئێمە بیکەین بە چەند بەشێکەوە ئێمە یعنی ناتوانین زۆر بە سادی یعنی چۆنەڵی دابشکاری بۆ بکەین بە پێی مانتیقەکان بە پێی شوێنەکان ئەتوانین بیکەین بە چەند بەشێکەوە بە پێی فکرەی تەلارسازەکە توانین بیکەین بە چەند بەشێکەوە بە شێوازی دیزاینەکان فەرقی هەیە و جیاواز ئەم بەشانە ئەگەر ئێمە ڕووکاری بیناکان بە تایبەت وەربگرین یەکێک لە فکرە هەرە ڕئیسیەکان فکرەی تەلارسازەکەیە ینی کە بیدایەت دەسەکا بە دیزاینکردن فکرەکەیەتی دواتر مەتریاڵەکەیەتی واتەمە ئەو مادانی بەکاری هێنێ ئەو کاتە گەڕێتەوە بۆ پرسیارەکەی جەنابکە لە مەسەرەن چاچنێک لەگەڵ کەلتوری ئێمە جیاوازە بەکارهێنانی ڕەنگەکانێتی بەکارهێنانی ئەو دیتێڵە وردانەیەتی کە لە واجیهەکە هەیە بەکارهێنانی فێنستریشن واتە پەنجەرە و دەرگاکانێتی بەکارهێنانی سیستەمی بیناکەیە مەسەلەن سیستەمی جیاواز هەیە شێوازی جیاواز هەیە و هەروەها ئێستش جیهان تەمان بەرەو ئینۆڤیشن و داهێنانە ڕوا مەجموعە بینامان هەیە بە تایبەت لە ئۆفیس بیلدینەکانە لە هوتێلەکانە پیانەڵەن ئینۆڤیشن فەساد واتە واجیەکان هەم فەنکشنی هەیە بۆ بیناکە هەم جوانکاری هەیە و هەروەها هەم تاقەش بەرهەمێنێ لەگەڵ خۆیان دەستی خۆش بێوەڵە هاوکارم سەحرێک خچوە بابەتەکەەوە میز لەگەڵ میوانەکانمانە چکەم ڕۆستۆدیۆکەمان ڕازانێتەوە بە سیستەمی خوێندنەوە خۆش وەکو مامۆسایەکی زانکۆ دوای ئەچمە لای پرسیارەکەم ئەمڕۆ چیت هەیە بۆی کە دەستپێکی خوێندنە و خوێندکاران چوونەتەوە ناخوێندنگا و زانکۆ و پەیمانگاکان و ئیتر هەموو دەرگاکانەکرێتەوە تەوان پیرۆزبایی لە هەموو خوێندکار و ڕان و مامۆستایانەکەم ئێمە وەکو زانکۆکان لە یەکینەوە تەوان دەست بەکاربوونمان کردو دەستمان کردوتەوە بە خوێندن ئینشاءڵڵا لە ئایندەیەکی نزیکی شاخ خوێندکارەکانمان لە کلاسەکانی زانکۆی ئابینینەوە هیوادارم ئەم ساڵ کۆرۆنا ڕێگر نەبێت لەوەی کە ئێمە علم و معریفەتەکان زیاتر بگەێنین بە خوێندکارەکانمان و هەروە خوێندکارانیش زیاتر بە گڕوتینەوە بێنە پێشەوە چونکە بەڕاستی 2 ساڵی پێش و 2 ساڵی دابڕان بوو لە خوێندن ئێمە توانین ناوی بنێن و
هەرچەنە ئێمە بە شێوەی ئۆنلاین بەردەوام بووین بەڵام بە تایبەتی زانستی ئەندازیاری و تەلارسازی لە بەرەوەی زانستێکی پراکتیکەیە پێویستی بەناو پۆلی خوێندنە ئەوە ناگەێنێ کە تۆ بچیتەوە بەردەم سیستەمی خوێندن دووبارە سپاس بۆ تۆ من بە گرنگم زانی و پرسیارم لە بەڕێستاکو مامۆسایەکی زانکۆ و ئەوانەژە بن بە داهاتووە کە کەسانی پسپۆرمان هەبێ چکە بابەتەکەمان پێویستی بۆیە کە کەسانی شارەزا و پسپۆرە بێ بووی کە لەو بوارەیە کار بکەن مامۆسا باسێکیەوە بکەین تا چەند لەسەر ئاستی هەرێمی کوردستان تا چەند کار لەسەر ئەوە کراوە ئێمە بتوانین لە ڕووی بیناسازی و تەلارسازیەوە بەپێی ئەندازەیی کار لەسەر بیناکان بکەین یاخود کار نەکراوە بۆچی نەکراوە کاک سەرکۆ کێشەکە ئێمە چەند جارێک حلولمان خستۆتە بەردەم بە تاکید کار کراوە بە تاکید شتی جوان کراوە یعنی ئێمە ناتوانین بڵین نەکراوە بەڵام لە ڕووی زانستیەوە لە هەموو دنیاە ئەوانەی کە ئێمە لە دەرەوە بینی ومانە شتێک هەیە لە بیناسازیە بە تایبەتی لە مۆنیسیپاڵیتیا لە شارەوانیەکانی سنووری سلێمانیە یاخود هەرێمی کوردستانە پێڵێن بیلدین کۆد ئەم بیلدین کۆدە یعنی چی ئەم بیلدین کۆدە یعنی مجموعەیە معایر و ستاندەرات کە تۆ پێویستە بەکاری بهێنی لە هەر شوێنێکا کە ئیشەکەی بۆن ئێمە ئێستا کە دیزاینێکین لە ناو سنتەری سلێمانی یاخود لە ناو ئەو شوێنەی کە بە منتیقەی حیفاظی ناسراوە کە ناتوانانی زۆر گۆڕانکاری بکەیت لەبەرەوەی شوێنەکە کە لە پوریە و کەلتوریە مجموعەیە لەمید دانراوە بۆ تۆ کە تۆ ناتوانانی مەتریاڵەکان بە شێوەیەکی خۆت بەکاری بێنی بۆ نمونەڵێ مەتریاڵی لۆکاڵ مەتریال یا مەتریاڵی خۆت بەکاربهێنە بەڵام لە شوێنی تری وا هەیە هەستەکەی تێکەڵەیەک هەیە سیرەکەی تەنیشتی بینایەکە بە تەواوەتی گڵاسە لە تەنیشتی بینایەکە بە تەواوەتی بەردە ئەوەی تر بینایەکە بە تەواوەتی هیچیان نییە یعنی سیرەکەی تەلەوسی بیئی بۆ خەڵکێک دروستە بێت کە بە شوێنەکە ئەڕوا بەڵام مامۆستا ڕێژوان ئەمە بەداخەوە تەنانەت ئەوەشی کە کەرەستەی ناوخۆیی بەکارهێنراوە و هەوڵدراوە تۆزێک ئەندازیاری فلکلۆری و کۆنانە بە بیناکەوە دەربخات ئەبینین لەوە شەڵانێ هەنگاوەکان باش نەنرابێت یعنی زۆر بە شێوازێکی زەق و ناجوان باوڵم باشترە کارکراوە بالضبط ئەگەڕێمەوە بۆ بیلدین کۆد بیلدین کۆد ئەوەیە کە ئێمە تقریبا ئێمە پێشنیارێکمان کرد تقریبا 10 ساڵێک پێش ئێستا مجموعەیەک ئێمە کاتی خۆی خوێندکاری تواناسازی بوون چوینە دەرەوە بۆ خوێندن کە هاتینەوە بە تایبەت لەو مەجای پسپۆڕەیە حەزمان کرد ئەنجومەنێک دروستکەین مەسەلەن وەکو ڕاوێژکاری بەبێ بەرامبەر یارمەتی شارەوانی بین کە ئێمە بەبێ بەرامبەر ئیشتان بۆکەین ئەمانەیە کۆدێک دروستکەین بۆ سلێمانی بۆی کە ئەو تەلەوسە دروست نەبێ ئەو تێکەڵاویە دروست نەبێ بەڵام بەڕاستی ئیتر ئاوای لێ هاتووە گەیشتۆتە ئێرە هەر بیری لێکرێتەوە بەس نەگەیشتۆتە ئەوەی کە ئێمە کۆدێکی تایبەتمان هەبێ بۆ نمونە کەسێک هەڵەسێت بینا دروستەکە بە پێی گیرفانی خۆی دروستەکە یعنی لە شارەوانی هیچ ڕێنمایەکی بۆ دانەنراوە مەسەلەن پێی بڵێ تۆ نابێ بلۆک بەکاربێنی تۆ نابێ واجیەکەت سپی بێت تۆ نابێ مەسەلەن یەکێک مەسەلەن ئەگەر سێری سکایلاین کە یا سێری ستریت جادەکە بکەی بینی یەکێک 3 قاتی دروست کردووە یەکێک 2 قاتی دروست کردووە یەکێک 5 قاتی دروست کردووە اینجا ڕێلاینەکە باسی کرد چیە خەتی ئاسمان یعنی تۆ بۆ نمونە ئێمە بەسەر جادەیەک ئاڕۆین بۆ نمونە شەقامی سالم کاتێک بەسەر شەقامی سالم ئاڕۆین سیرەکەین بەرزی و نزمی زۆر جیاوازە بینین یعنی شوێنمان هەیە فلاتە بۆ نمونە لە بەردەم باخی گشتیا باخی گشتی خۆی فلاتە تەنیشتی بینایەکی مەسەلەن 2 تابقە تۆزێکی ترە ڕۆی بینایەکی 20 تابقە اینجا گەڕێیتەوە بینایەکی مەسەلەن 2 تابقە یا لە عەرزایە کەواتە ئەمە سکایلاینی ئەو شوێنەیە کە تۆ سەیری ئەەکەی لەمبەر بۆ بەر بەرزی و نزمیەکان جیازە بۆ چاوی کەسەکان جیازە اینجا بێژگەلەوە چوونە دواوەکانیش ینی ئێمە زۆر جار بینامان هەیە خەڵکەکە ماشەڵڵا حەزەکە زۆرترین عەرزەکە بەکاربێنێ و بۆ بزنس بەکاری بێنێ ئەو ڕیستریکتانە نییە کە مەسەلەن چەندێک بچێتە دواوە کاتێک بینا کە 20 تابق بێ بەلایانی کەم ئەبێت تۆ 50 بۆ 60 مەتر بچیتە دوا بۆی کە ئەو 20 تابقە ببینی دوانە چونکە کە بە بەردەمی ئاڕۆی زۆر جار ناتوانیت ینی زۆر کات بەپێی ئەوەی کە ئێستا لە بەتایبەتیەگەر باسی شاری سلێمانی بکەین ئەبینین هەمومان ڕۆژانە کۆمەڵێک لەو شوێنە سەرچانە شەقامی ساڵم باس لەوانەیە بینایشی زۆر گەوریتیابێ لە پەنایە ماڵێک دێت ڕاست هەوڵەدرێ ئەم ماڵش کرێتە شوێنێکی تیجاری ینی بکڕێت و بکرێتە باڵەخانەیەکی گەورە کاگرێژن چێ ئەمە ئەتوانێت وەکو چاودێر لەسەر ئەم بینایە نەبێت بۆی کە بتوانێت بە شێوازێکی باش ڕاستە من بازرگانێکم بەڵام ئەبێت تۆس ڕێگە و پێوەەر بۆ مندانێ تا چەند ئەمای بینایە بە شێوازی و دیزاینێ بکرێت کە لە ڕیزبەندێکەیە نەبێتە شتێکی خراپ یان نەبێتە شتێکی شاس بالضبط ئەوەی جەنابە باسیەکەی زۆر لەسەر سلێمانیا زۆر ڕوویا و بەردەوامیش لە گۆڕانکاریە بۆ نمونە
شەقامی سالم پێش ئەوەی ببێت بە شەقامێکی تیجاری بۆ نمونە شەقامێکی سەکەنی بووە بەڵام دواتر کە شەقامێکی استراتیجیە بۆ سلێمانی و مەسەرەن لە لێەوە ئەتوانی دابەشبی بۆ گەڕەکەەکانی سلێمانی بووە بە شوێنێکی استراتیجی بەڕاستی ئیتر وردە لە شارەوانی سلێمانی و لە ئەنجومەنی شارەوانی بڕیاردرا ئەو شەقامە بکرێت بە تیجاری یعنی ئەگەر بۆ نمونە تۆ ئێستا هەتا ئێستاش ماڵەکەت سەکەن بێ لە دوای ڕوخاندنی تۆ خۆت ئازادی ئەتوانی بیکەی بە تیجاری بەڵام بە تاکید بەشی مۆڵەت هەیە ئەبێ ئیجازەی بۆ وەرگریت یعنی وەکو ئیجازەی بینا بەڵام ئێمە مەسەلەن کەلتوری خەڵکەکە وای کردو مەسەلەن زۆر جار خۆ ئێمە ئەندازیارەکانمان لە شارەوانی کەسی بەتوانان و یعنی زیرەکەن بەڵام کاتێک کە کەسەکەیەت مەسەلەن ئەوێت بینایەک دروست کا بە دڵی خۆی یاوەکۆی تەنیشتی دروستیکە ئیتر مەسەلەن ئەڵێ بۆ تەنیشتەکەم مەسەلەن دەقاتی کردو بۆ من 4 قات بکەم بۆ تەنیشتەکەم شوشەی کردو بۆ من مەسەلەن مەتریاڵێکی جیاواز بکەم ئەگەڕێنەوە بۆ ئەوی کە ئەگەر ئێمە قانونێکی تایبەت بە هەڵبژاردننی مەوادمان هەبێ بە پێی زۆنەکانی سلێمانی ئەو کاتە کەسێک مەسەلەن ئەو کاتە مەجای تیان نامێنێت تۆ بەپی ئەم شروتانە تۆ بێ مەتریاڵەکانە ئەوە بێ و بەرزێکە ئەوە بێ و مەوادەکە ئەوە بێ و کاتە کەس ناتوانێت باسی ڕووی دەرەوەی باڵەخانە و بیناکانەکەی زۆر کات دەچیتە کۆمەڵە وڵاتی جیاواز ئەگەر بە ڕۆژ بچیتە دەرەوە تاقەت نییە سێویشتە بکەیت بەڵام بەشەو هەست دەکەیت لە شوێنێکای کە زۆر جیاوازە تا چەند لە ڕووی ئەندازیاریەوە کا لەسەر ئەم بابەتەکراوە ئیتر ڕووناچی بێت یاخو ڕەنگ بێت یاخو شێوازی دیزاینەکە بێت بە تاکید ئەوە یەکێکە لەو خاڵانی کە یەکەم جار لە یەکەم خاڵا باسم کردوتم فکری ئەندازیاری تەلارسازی اینجا وەکو ئەوەش جارێکتر وتمەوە باسی ئینۆڤیشن فەسادم کرد کە ئێستا لە دنیاە ئینۆڤیشن فەساد زۆر گرنگە بە تایبەتی بۆ تاقە و ئینێرجی ئەوانە کە لە دنیاە شۆرتێجی ئینەرژیمان هەیە و ئەمانەوە کەمترین ژینگە پیسکەین و کەمترین بەکارهێنانی گازوایل سێرفکەین بە تاکید ئەوانش فکری ئەندازیاری تەلارسازی مەسەلەن زۆر لە شوێنە استراتیجەکانی دنیا یاخود لە زۆر لە ئەو بینانی کە بوون بە ئایدنتیتی شوێنێک یعنی ئێوە وتمان بیناکە مەسە واجهەی بیناکە تعریفی بیناکە ئاکات زۆر جار تعریفی چواردەوری مەنتیقەکەشەکە بۆ نمونە لە سلێمانی شوێنمان هەیە بۆ نمونە مزگەوتی گەورە مزگەوتی گەورە بە تەنیا مزگەوتی گەورە نییە کە بڵێن ئەوە شوێنێکی کەلتوریە مەسەلەن ئەڵێت شوێنەکە و لەکوێ ئەڵێ لە تەنیژ مزگەوتی گەورە بەرامبەر مزگەوتی گەورە پشت مزگەوتی گەورە کەواتە مزگەوتی گەورە بووە بە ئایدنتیتی شوێنەکە اینجا لەسەر پرسیارەکە ئەگەڕێمەوە بۆی کە تۆ باسی ڕووناکیەکەی بەڵێ بە تاکید مەسەلەن ئەگەرەوە بە نمونە بێنینەوە یەکێک لە ستادیۆمەکانی دنیا مەسەلەن ئالیانس ئەرینا سێرەکەی بە ڕۆژ ڕەنگێکە و بە شەو مەسەلەن ڕەنگێکی تر یاخود بە پێی ڕووناکیەکانە گۆڕێ بۆ شین و سوور و سەوز و ئەوەی کە دیزایانی تەلارسازەکە کردوێتی باش جا ئێمە زۆر جارش ئەبینین سەر جادەکان ناکاڕۆن لە هەندێک لە شوێنەکانە هەوڵ درراوە کە لە ڕووی بەتایبەت دیوی بۆ کەشەکەوە یا دیوی دەرەوەی بیناکان زۆر ڕەنگ و بۆنێکی سەردەمیانە و بیانیانەی پێوە دیار بێت تا چەند ئەم جۆرە لە داهێنانە ئەم جۆرە لە هێنانی معماری وڵاتێکی دیکە بۆ لای خۆمان ڕێگە پێدرا بەتایبەت بە دیوی دەرەوەیە بزەبێت پرسیارێکی زۆر جوانە زۆر لە جێی خۆیەتی ئەو مەسەلەن ئێمە مەسواتێک گەیشتون کە لە دنیای مەتریاڵێک یا تەکنەلۆژیایەک بۆ بینا دروستە بێمە یەکسەر پێویستەکە بێنین و بڵاویکەینەوە نەخێر ئەمە بەواتە زانستەکەی ڕاز نییە بەڕاستی ئێمە باشترین وایە کە ئێمە ئیسیفادە لە لۆکەڵ مەتریاڵی خۆمان بکەین ئیسفادە لەو مەوادانە بکەین کە لە چواردەوری خۆمانە سەبەبەکەی چییە سەبەبەکەی ئەوەیە کە بەرگەی ئەو ژینگەیە ئاگرێکە خۆمانی تیاژین بەڕاستی بۆ نمونە ئێستا ئێمە بین تەختەیەک یا مەوادێکی تەختە بەکار بێنین بۆ نمونە لە وڵاتێکی جیاوازەوە بێنین بۆ ئەم بیئەی خۆمان لەوانەیە بەرگەی بیئەکە نەگرێت کەواتە ئێمە ئەبێ زۆر حەزەرکەین بەڕاستی حەزەرکەین لەوەی کە ئەو مەوادانی لە واجیهەکانە بەکاری ئەهێنین ئەو مەوادانی لە واجیەکانە بەکاری ئەهێنین زیاتر بەرگەی ژینگە بگرێت زیاتر لە ڕووی تاقەوە تاقە زۆر سەرف نەکا لە ڕووی ئەوەی کە مەسەلەن تەلەوسی بیئی و لە ڕووی ئایدنتیتی شوێنەکەوە گۆڕانکارێکی وا دروست نەکا کە بێتە گۆڕانکارێکی وا نەوعی جیاواز بێ لە ژینگەی ناوچەکە باشە زۆر باشە ئەمە دەستخۆشی لە تۆ سپاس بۆ تۆ بە هیوای ئەوەی کە بتوانین ئێمە لە ڕێگەی کەسانی پسپۆڕیۆکویەوە لە ڕێگەی مامۆستا بەڕێزەکانەوە کە لە زانکۆکان ئەواناڵێنەوە بتوانن بە شێوەیەکی باشکار لەسەر ئەم بابەتە بکەن و بتوانین ڕووکەشی بیناکانمان زیاتر گرنگی پێ بدرێ و ئێستاژە بینی بە تایبەتی بە پێی هەڵکەوتنی جوگرافیای ناوچەکان زیاتر پەرەدراوە بۆ فراوانکردنی دووبارە سپاس